بەنزینخانەیەکی هەولێرە شۆفێران نیگەرانن لە شێوازی وەرگرتن و دابەشکردنی بەنزین. ئەوان ناڕەزایەتی دەردەبڕن بەهۆی نۆرەگرتنیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک. زۆربەیان شۆفێری تەکسین و دەڵێن دوای چەند سەعات نۆرەگرتن و بێکاری بە بیانووی تەواوبوونی بەنزین نەیانتوانیوە بەنزین وەربگرن. کێشەمانەوەی 2 ساعتە لە سڕی بنزینە لە بەیانیەوە دێنە سەر پمپی مزەخەی دەرن بنزین نەما لۆ بنزینێ بە 1300 ناری هەر هەمان بنزینە بە 750 نای لە 2 و 1300 ناری دەفرۆشیتن. ئەو خەڵکە بەو گەرمای لە ناو سیارەی هەمووی وەنیە 2 ساعتە چخوا قبول دەکە و هەمووی لێرە سڕی گرتیا سعات بەخۆی قانونیان دەبی سعات یەک بنزینخانەکان دابخرێ سعات 11 دەرێن بنزین نەما لۆ بنزین بە 1300 هەم بنزینخانەکان هەیە لۆ ئەوە ئەوانش لەگە لەقی دیانەیە بەکە بە 150 کەمێشی تەوزیع دەکەن دووە نەقلی بنزینخانەکانی دیخوان دەکەن بە 1300 دەیدەنا ئەو خەڵکەی. شۆفێران دەڵێن سەرباری گرانی بنزین بەڵام ناچارین ڕۆژانە چەند کاتژمێرێک بە وەرگرتنی بنزین لە بەردەم ئەم گەرما تاقەت پڕووکێنا بمێنینەوە. ناو هەڤالانەوە سڕەمان گرتیا هاتینە ئێرە سعات 11 درێ خەلاص بوو ئێوە عالەمە 2 ساعتە لەو بەرە و گەرمایە لەو عەزابەی ئێکو دەبێەوە کاکە بەنزینەکەی هەندێک زۆرکەن کوالتی باشکە سعرەکەی بڕک بینە خوارێ خەڵک فەقیرە لۆ تەکسیان هەرزانترکە کاکە لۆ تەکسی و پاس هەرزانترکە. مە یەک شتمان دەوێستە نە بنزینمان دەوێت نەی زیێرە دەمانێت بەغدای ڕاستە خۆ بنزینەکەمان بێ بمان دێنێ و خلاص بڕۆ بنزینی هەولێرەمان ناوێت ناوڵە نامانێ ئەوە بەو حاڵەی ناتان کارکاسبیش بکەین ناوڵە ڕۆژێ مجار پێرێکە 2 ساعت و نیم سڕۆم گرتیا هەرێوەڵا نرخەکە گران ێستا پێش 690 بوو ئێستاکە بووتە 750 ئەو هێشتانەکەش ناماندنێ. لە شاری هەولێر کێشەی کەمی و نەبوونی بنزین بە تایبەت لە وەرزی هاوین بەردەوامی هەیە. ئەما لە کاتێکدایە بەرپرسانی ئەم شارە بەردەوام بەڵێنی چاکردنی دەدەن بەڵام تاوەکو ئێستا بەڵێنەکان بێکردار ماونەتەوە. گەیلان سابیر کورسات نیوز هەولێر.